ئەو زەرۆزیانی کە بەریان کەوتووە بەپێی زانیاری یاخود بەپێی ئاماری سەرەتایی خۆیان نزیکەی 15 میلیارد دینار دەبێت. درنگانێکی شەوی ڕابردوو ئاگەی لە کارگەیەکی دروستکردنی بەهاران لەسەر ڕێگەی نێوان کەرکووک هەولێر بە دیاریکراوی لە نزیک گوندی دارەمان دەکەوێتەوە. بەهۆیەوە سێ نهۆنی بیناکە بە تەواوەتی دەستێت و زەرۆزیانێکی مادی زۆری لێ دەکرێتەوە. من کەمێک بەر لە ئێستا لەگەڵ بەڕێوەبەری بەرگری شارستانی کرد و قسەم کرد ئەو ئاماژەی بەوە کرد وتی هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە تاکو ئێستا دیاری نەکراوە. ئەو لە لێکۆڵنەوەی سەرەتایان ئەوە لەلایەن بەڵگەی تاوانەوە دیاری دەکرێت، بەڵام ئاگرەکە کاتژمە 12 شەو ئێمە ئاگادار کراینەوە دەست بەجێ 12 تیمی تایبەت گەیشتوێتە شوێنی کەوتنەوەی ئاگرەکە و کۆنتترۆلمان کردووە. ئێستا من لە نهۆمی سێمی کارگەکەم ئەوەی دەیبینێن ژمارەیەک لە کارمەندانی بەرگری شارستانی کەرکووکە سەرقاڵی سارکردنەوە یاخود فێنکردنەوەی ئەو شوێنانن کە سوتاون و ئاگری تێبەربووە بوو ئەوەی بتوانن کۆنتترۆلی ئەو دووکەڵە بکەن کە لە بیناکە بەرز دەبێتەوە. بەڕێوەبەری بەرگری شارستانی کەرکووک باسی لەوەش کرد ئاگرەکە بەهۆی ئەوەی کاتژمێ 12 شەو بەدواوە 12 شەو بووە هیچ کارمەندێک یاخود کرێکارێکی کارگەکە لەدا نەبووە لەسەر کار نەبووە ئەمە ژوای کردووە ئاگرەکە زیاتر تەشەنە بسەنێت. من ئەمە باس لەوەش بکەم کەمێک بەر لە ئێستا لەگەڵ یەکێک لە خاوەنددارێتی کارگەکە قسە بکەم ئەو ئاماژەی بەوە کرد کە خاوەنددارێتی کارگەکە بۆ 4 کەس دەگەڕێتەوە. ماوەی 25 ساڵە ئەم کارگەیە دروست کراوە بەهارات بۆ تەواوی عێراقا ڕەوانە دەکات. ئەو زەرۆزیانی کە بەریان کەوتووە بەپێی زانیاری یاخود بەپێی ئاماری سەرەتایی خۆیان باسی لەوە کرد کە نزیکەی 15 میلیارد دینار دەبێت.